بەڵێ بەڕێزان سەبارەت بۆ ئاڵۆزیانی کە ئێستا لە عێراقدا هەن گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئاری ئەحمەد شارەزای دەستوری بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت گفتوگۆی لەگەڵ دەکەین. کاگاری سڵاوت لێبێت دوای قسەکانی مۆختەدا سەدر کە یەکێک لە داواکانی ئەوەیە هەڵبژارنی پێشوەختە بکرێت لە ڕووی دەستوری و یاساییەوە دەکرێت کە حکوومەت وەکوی کە بەشێک لە لایەنەکان لە بەرپرسانی باڵای حیزب عراقیەکان دەڵێن کە ئێستا و حکوومەتە کار بەڕێکەرە، ینی دەکرێت لە ڕووی دەستور و یاسایی و هەڵبژارنی پێشوەختە جارێکی دیکە بکرێت. زۆر سپاس بۆ جەنابتان، زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بۆ بینەرانی خۆشەویست. بێگومان خیتابەکەی بەڕێز موقتەدا سەدرمان بینی و گوێمان لێبوو و پڕ بوو لە کۆمەڵە پێشهات کە چاوەڕوان کراو بوو لە بەڕێزیانەوە و ئەوەی کە خیتابەکەی بە وردی جۆ لێبوو بێت کە بینێ خیتابێکی لە یەک کاتە خیتابێکی هەڕەشە ئامێزە و لە یەک کاتە خیتابێکی نەرمی نواندووە لەو خیتابەیە و لە هەمان کاتشا داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان ئەکاتە و لە هەمان کاتشا داوای گۆڕانکاری نیزامی حکومەکە لە عێراقەوە بە هەمان شێوە بەشێک لە قسەکانی هەموارکردنەوەی دەستورشیتیایە. ئەوەی کە ئێستا ڕوەدا و ئاڵە و زیانی کە ئێستا ڕوەدا و کێشە و گیر و گرفتانی لە عێراقی ئێستا ڕوەدا بێگومان هی ئەمڕۆ نییە، بێگومان کەڵەکەبووی ساڵی ڕابردووە لە دوای هەڵبژاردنەکانەوە هەر لە ئەگەر لە پروپاگەندەی هەڵبژاردنەکانی ساڵی ڕابردووە ئێمە بینی بێتمانەوە متابعمان کردبێ کۆمەڵی کێشە و گیر و گرفتە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە بوونی هەبووە و بە هەمان شێوە دوای پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردنەوە لەلایەن محکەمەی ئیتیحادیەوە بە هەمان شێوە کێشە و گیر و گرفتەکان زیاتری کرد. ئەوە بووکەوە کۆمەڵێ لایەن هێز دەنگی زیاتری هێناوە ویستی حکوومەتی زۆری نەپێک بێنێ. من هەموو جارێ باسی ئەوم کردووە کەوا لە وڵاتەکەی ئێمە ئاستی ڕۆشنبیری تاک ئەو نەگەشتوێتە ئەو ئاستەیکەوە حکوومەتی زۆرینە یاخود ئەو حکوومەتە قبول بکاتکەوە حیزبێک یاخود لایەنێک هێزێک زۆرینەی دەنگەکانی هێناوە و بە تەنها تشکیلکردنی حکوومەت پێک بهێنێ. ئەمەش خۆی بۆ خۆی دووبارە پێچەوانی ئەو عورفە سیاسیەیە کە لە 2003 کە حکوومەتی انتقالی لە بەغدا دروست بووە لەسەر ئەساسی تەوافقاتی سیاسی ئەمە دروست بووە و ئەمە ئامانگەڕێنێتەوە بۆ پێچەوانی ئەو عورفە سیاسی کەوا لە تشکیلکردنی پرسێکی دیکەوەیەکە ئەندامانی پەرلەمان سەدر لە پەرلەمان کشانەوە، یعنی ئێستا بەپێی یاسا هەوڵێک هەیە قسە لەوە دەکرێت کە دەتوانن بگەڕنەوە بەپێی دەستور شتێکی وا هەیە کە بتوانن بگەڕێنەوە نێو پەرلەمان و کاری سیاسی خۆیان بەڕێ بکەن. موقتەدا سەدر ئەمە دەکات. بێگومان خۆی لە خۆیە ئەو کاتێکەوە ئەندام پەرلەمانەکان ئەوانی کەتابە بە کوتلی سەدری بوون ئەو کاتێکەوە دەست لە کار کێشانەوەکەیان کە لە پشووی فەرمیانە کە پێشکەش بە سەرۆکی پەرلەمان کرد ئەمە بۆ چوونێک هەبوو لەلایەن دەستوری ناسانەوە کە خۆی بۆ خۆی ئەو پرۆسەیە یاخود ئەو ئیجرعاتە دەستوریە خۆی بۆ خۆی بەتاڵەیە، خۆی بۆ خۆی پێچەوانەی دەستورە، خۆی بۆ خۆی لەبەرەوەی ئەندام پەرلەمان یاخود ئەو ئەندامانی کەوا لە ئەنجومەنی نوێنەرانن استمدادی ئەو سەلاحیەت و ئەو قووەتە لە خەڵک بگەڕێتەوە نێو پەرلەمان بەسم ئەندامانی سەر بە کوتلەی سەدریە. بێگومانەوە دەسەڵاتی تەشریعیە و دەسەڵاتی سەرۆکایەتی پەرلەمانە بە هەمان شێوە پێم وابێ مەخرەجێکی قانونی بۆ ئەو بابەتە هەیە. باشە پرسێکی دیکە ینی ئێستا سەدر تویتی کردووە دەڵێ عێراق لە بەردەم هەلێکی زێڕیندایە بۆ گۆڕانکاری ڕیشەیی. دەکرێت بڵێ ئەم گۆڕانکاریە ڕیشەی مەبەستی چیە؟ مەبەستەوەی کۆی پرۆسی سیاسی عێراق هەڵوەشێتەوە سەر لە نوێ دەست پێ بکرێتەوە ئەوەش هەر لە زمنی هەڵبژارنی پێشوەختەدا دەبێت یاخود چی؟ بەڕای من بە بۆچوونی من مەبەست لە خیتابەکەی بەڕێز موقتەدا سەدر ئەوە بووکەوە بەڕاستە و خۆ بە شێوەک لە شێوەکان داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمانی کرد. هەڵوەشاندنەوەی پەرلەمان بابەتێکی وە ئاسان نییە کە بتوانن ئاوها بە ڕۆژێک و دوو ڕۆژ هەڵوەشاندنەوەی پەرلەمان ئەوەی بینیمانکەوە لە چەند ساڵی ڕابردوو شەبامان شێوە ئەم سیناریۆیە دووبارە بۆ کە دواتر هەڵبژاردننی پێشوەخت کرا
بەپی دەستور بەپی مادەی 64 لە دەستوری عێراقی دەستوری هەمیشەی عێراقی ئەو دەستوری کەوا زۆربەی خەڵکی عێراقی دەنجیان پێداوە لە 2005 ئەو مادەیە لە مادەی 64 باس لەو ئاکاتکەوە هەڵوەشانەوەی پەرلەمان بەچی ئەکرێ بێگومان بە زۆرینەی دەنجی بە زۆرینەی ڕەهای دەنجی ئەندامەکان ئەکرێ و پێویستە سێ لەسەریەشی ئەندامانی پەرلەمان ئەو پێشنیارە بکەن ئەو داوای بکەن و جارێکی تریش بە هەمان ڕوویاسایی و دەستوریەوە دەتوانێت ئەمە بڵێت کە پەرلەمان هەڵبۆشێتەوە لە کاتێکدا خۆی لە نێو پەرلەماندانیە خۆی ئەوە گرفتەکە لێرەیە کە خۆت ئەندامانی پەرلەمان دەست لە کار کێشانەوەن و لە کاتێکا داوای ئەو بابەتاکەی ئەمە تۆزێ کێشەکە قورسترەکات کێشەکە ئالۆسترەکات ئەتوانن مەسەلەن داوا لەو کوتلانە بکەن لەو هێزولانە سیاسیانە بکەن کەوا لە پەرلەمانەوە ماون هەڵسن بەو ئیجراتی کەوا باسم کرد بەپی مادەی 64 ئەتوانن مەسەلەن اقتراح یاخود پێشنیاری ئەو بابەتە بکەن یاخود سەرۆک وەزیران پێشنیاری ئەو بابەتە بکە ئەیتوانی خیتابەکەی ڕاستەوخۆ ڕوبەڕووی سەرۆک وەزیرانی ئێستا بکاتەوە کە مستەفا کازمی ئەتوانێت ئەوش بە هەمان شێوە پێشنیاری ئەو بابەتە بکە بەپێی ئەو مادەی کە پێشتر باسم کرد و بە ڕەزامەندی سەرۆک کۆمار ئەو بابەتە هەڵدەن ناو پەرلەمانی عێراق و دواتر دەنجی زۆرینەی ڕەهای بەدەستهێنا ئەو کاتە باسی سەرۆک وەزیران کازمیت کرد ئەو دەست پێشخەریەکی بەسەبارەت بە ڕەوشی ئێستای عێراق و نزیکردنەوەی لایەنەکان و گفتوگۆکردن لەگەڵ یەکدی تەنانەت لەسەر ئاستی وڵاتانی دەرەوە و ناوخۆش پێشوازی لێکراوە پێت وایە ئەم دەست پێشخەری کازمی هیچ بەرهەمێکی دەبێت؟ بێگومان ئێمە هەموو جارێ وتومانە بەدیلی گفتوگۆ هەر گفتوگۆیە بەدیلی حیوار هەر حیوارە یعنی لە عێراقا کێشمە سیاسیەکان یاخود ئەو کێشە سیاسیانە وای لێ هاتووە زۆر ئاڵۆس بووە ئەوەی کە لە ماوەی ڕابردووە ڕوویدا بەپێی دەستور کۆمەڵی خڕوقاتی دەستور کرا کۆمەڵی پێشەلکاری قانونی کرا ناچارکە دەرگا کرایەوە بۆ گفتوگۆکردن ئەمەش بە هەمان شێوە بە شێوەی لە شێوەکان فەشەلی هێنا ئێستا ئەوەی کەوا چاودێرانی سیاسی لە عێراقا بۆچوونیان هەیە لەسەری و باسی ئەکەن ئەوەیەکەوە هەموو لایەنە سیاسیەکان هەموو هێزوو لایەنە سیاسەکان بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ و دوجار چارەسەرکردنی ئەم کێشەیە کەوا چەقی بەستووە لە ڕێگای گفتوگۆ بکرێ بەڵام بە میکانزمێکی یاسایی و دەستوری ئەومان بیر نەچێتەوە لە ماوەی ڕابردووە هەم لە لایەن محکەمەی ئیتیحادیەوە بە شێوک لە شێوەکان پێشتر ئێمە باشە کاگاریانی باس لەوە دەکرێت کە لایەنەکان دابنشن و گفتوگۆ بکەن یەکێک لە مەرجەکانی دانگرانی ڕەوتی سەدەر کە دەستیان بەم خۆپێشاندان و مانگرتنە کردووە بە تایبەت لە سەرەتا لە نێو هۆڵی پەرلەمان بوو ئێستاش لە دەرەوەی پەرلەمان ئەوە بوو کە نووری مالیشی دادگایی بکرێت پرسیارەکە ئەوەیە ئەگەر نووری مالیشی لە چوارچێوەی هەماهەنگی بێتە دەرێ سەدەر گفتوگۆ لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی دەکات بەمە ڕازی دەبێت گفتوگۆکان چڕتر و باشتر دەبن من لەو بڕواایە نیم یعنی نووری مالیشی بەو ئاسانیە لە چوارچێوەی هەماهەنگی بکرێتە دەرەوە و لەو بڕواایشان نیم کە دادگایکردنی نووری مالیشی سەر بگرێ و ئیتیهامکردنی کەسانی بەرامبەر ئاوها بە شێوەیەکی ئاسان نییە و خۆتەزانی لە ماوەی ڕابردووە دەسەڵاتی قەزایی لە عێراقا نیشانەی پرسیاری لەسەرەوە بە هەمان شێوە ئەو خۆپشاندەرانەی کە ئێستا خۆپشاندانەکان یەکێک لە موسساتە هەرە گرنگەکانی وڵاتیان پەکخستووە کە ئەویش دەسەڵاتی تەشریعیە کە بریتیە لە پەرلەمان من بەڕاستی لەگەڵ هەموو بۆچوون و لەگەڵ هەموو داواکاری خۆپشاندەرانم بەڵام بە شێوەیەکی مەدەنی بە شێوەیەک دوور لە ئاژاوە جێڕی بە شێوەیەک لەسەر ئاستی مەدەنیەت ئەم خۆپشاندانە بەڕێوە بچێت نەوەک هێرش بخرێتە سەر سوڵتەیەکی گرنگی وەکو سوڵتەی تەشریعی کە بریتیە لە پەرلەمان بەداخەوە ئەوەی کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە خۆپشاندەران گزارشتیان لە شتێکی باش ناکرد ئەوەی کە چاوەڕوانەکرا لە هەم لە کوتلەی سەدری هەم لەلایەن گەلی عێراق و خۆپشاندەران بتوانن بە شێوەیەکی باش بە شێوەیەکی مەدەنی بتوانن ئەو مافە دەستوریانە یاخود ئەو مافانەی یاخود ئەو داواکاریانی کە داوای ئەکەن بە شێوەیەکی باش بەرەو پێشچوونێکی بەخۆی بینە بەڵام ئەوی بینیمان ئێستا بابەتەکە یاخود وەزەکە وا چەقی بەستووە کە هیچ لایەنێک کەوا ینی چاوەڕێ ئەوە ناکات کەوا چارەسەرێک بە ئاسانی بدۆزرێتەوە بۆم بابەتەیە. بەڕێز ئاری ئەحمەد شارەزای دەستوری لە کەرکووکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردیت. زۆر سپاس بۆ جەناب.